جگان بيتو. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست مسلمان برزكان، ئەمڕۆ باسی یاسای چل و دووهەم ئەکەین لە یاسا قورئانیەکان کە خوای تەعالا لە ئاەتی 9 سوورەتی الحەشر ئەفەرمێ: ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. واتە هەر کەسێک ئەگەر خوا یارمەتی بدا و بتوانێ نەخۆشی دەردی شح لە دڵی خۆی داڕنێ، بەڕاستی ئەو کەسانە سەرفرازن. خۆشەویستەکانم، ئەم یاسا گەورە قورئانیە زیاتر پەیوەندی بە لایەنی دەرونی و پاکردنەوەی دەرونی مرۆڤەکانەوە هەیە، هەروەها ئەوەش ڕەنگ ئەداتەوە لە ئەخلاق و ڕەوشتی مسلمان بەرامبەر بە برا و خوشکی مسلمانی. ئەم یاسا قورئانیە لە دوو شوێنی قورئانە هاتووە، لە سوورەتی الحەشر ئاەتی 9 وهروها لسورة التغابن آية 16. ئێمە وتمان معنای قاعدەکە ئەوەیە کە هەر کەسێ ئەگەر خوا بۆی بکە دەرد و نەخۆشی شح لە دڵی خۆی داڕنێ، لە دەرونی خۆی داڕنێ، بەڕاستی ئەو کەسانە سەرفرازن. شح یعنی چی؟ زانایانمان فەرموویانە شح حاڵەتێکی دەرونیە، ئەویش زۆر سووربوون لەسەر بەدەستهێنانی دنیا، کە دەستیش یەکەوێ زۆر زۆر ڕەزیل و چروکە، ئامادەیە زوڵم و ستەم بکە بۆ ئەوەی کەوا ئەو دنیای دەستکەوێ. یعنی تەماح باشە، بەڵام وات پێ نەکە خوا نەخواست دەست بۆ شتی حەرام بۆی. ئەمجا کە دەستی شتەکەوێ هەوڵ بدەی حقی خوای لێ بدەی و حقی مسلمانانی لێ بدەی. ئەوە لەو کاتەیە پێ ئەوترێ ومن يوق شح نفسه، یعنی خۆی پاراست لە شحی نفسی خۆی، لە ڕەزیلی و پیسکەی نفسی خۆی. بەڕاستی هەر کەسێ خۆی بپارێزێ لە ڕەزیلی و لە پیسکەی نفسی خۆی، ئەو کەسانە سەرفرازن، یعنی بردویانەتەوە، یعنی سەرکەوتوو بوون لە ژیانی دنیایانە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: إن الإنسان خلق هلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا. سورة معارج. هەر یەکێک لە ئێمە پێویستە محاسبەی خۆمان بکەین. عمومان نەفسمان جۆرێک لە هەڵپەی تایە، جۆرێک لە حەزی دنیای تایە، بەڵام ئایا ئەمە وای پێ کردوین کاتێ تووشی تاقیکردنەوەی خوایی بین بەوەی هەندێک لە ماڵی دنیامان لە دەست بچێ، بەوەی هەندێک پلەپایەکانی دنیامان لە دەست بچێ، ئایا لەو کەسانە ئەبین کە سەبریان نامێنێ و دەستەکەین بە ناشکری؟ ئایا ئەگەر پلەپایی دنیامان دەستکەوێ و هەندێک پارە و پولی دنیامان دەستکەوێ، ئایا ئەوەمان پێەکە منعی خێری لێ بکەین، منعی حەقی خوای لێ بکەین، منعی حقی مسلمانانی لێ بکەین؟ ئەگەر لەوانە بین خوا پەنامان دامە زۆر زۆر خەتەرە. جا خوای تەعالا لە دوای ئەمە ئەفەرمێ: إلا المصلين، ئەفەرمێ ئەوانەی نوێژگەرانن، بەڕاستەقینەی نوێژەکەن، بەڕاستەقینەی ڕێگای خۆیان گرتووە، ئینشاءڵڵا لەوانە نین. بەڵام ئەو کەسانەی کە هەر نوێژێکی سادە ئەکەن یا نوێژ ناکەن، ئەوە پڕپێست ئەمەیان تیا جێبەجێ ئەبێ. ئەو کەسەی کە خۆشەویستی خوا نەچوبێتە ناو دڵیەوە، بەڕاستی ڕەزیلی و پیسکەیی تەماحی پارە و پول ئەچێتە ناو دڵیەوە، ئەو کاتە
دڵی بۆ گەن ئەکا خوا پەناماندا. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرمێ ئەم بەنی ئادەمە زۆر عەجیبە، ئەگەر دۆڵێک ئاڵتوونی هەبێ حەزەکا ببێ بە دوان، ئەگەر دوانی هەبێ حەزەکا ببێ بەسیان، هیچ تێری ناکە ئیلا خۆڵی بان قەبرەکەی نەبێ کاتێک کە ئەمرێ. یا سبحان الله، زۆر عەجیبە. بۆ وابێ لە کاتێکا کە پێشوەکانی خۆی باشترین دەرسن بۆی، باشترین پەندن بۆی. ئاخر کێ پارە و پول پاراستی لە مردن؟ کێ پلە و پایە پاراستی لە مردن؟ ئاخر بۆ دەرس وەرناگرین لە پێشوەکانی خۆمان، هەر یەکێک لەوەی خۆی. ئەگەر ئێمە دەرس وەربگرین لە پێشوەکانی خۆمان، ئەوە زۆر شت هەیە خۆمانی لێ ئەپارێزین، زۆر شت هەیە ئێمەش تێ ناکەفین. بەس کێشەکە ئەوەیە خەڵکانێک لە پێشی ئێمە ڕۆیشتون ئەکەونە ناو شتێک، یعنی ئێمەش بزەبت شوێن پێی ئەوانە گرین تاکەونە ناو ئەوەی کە ئەوان تێکەوتن. لا حول ولا قوة إلا بالله. کەم کەسێ سوود وەرەگرێ لەوەی پێشی خۆی. جابا من و تۆی مسلمان لەوانە بین، ئەگەر خوای تەعالا لەم دنیاە دووسێ فلسی پێداین با بزانین حەقی خوا چییە لەناو ئەو دووسێ فلسە. کوڕەوە خوا دووسێ فلسە. خۆشەویستەکانم، دڵت خۆش نەبێ وا بزانی با خاوەنی ئەوەنە ملیۆن دۆلار بی، ئەوەنە ملیار دۆلار بی، ئەوە چییە یعنی؟ خوا بێ بە یەک چرکە لێ تێسێنێتەوە، بە یەک چرکە. دڵت زۆر خۆش نەبێ پێی، واللهی حەقی خوای لێ نەدەی، هیچ قیمەتی نییە. واللهی حەقی برا مسلمانەکانتی لێ نەدەی، هیچ قیمەتێکی نییە. بە هەمان شێوە ئەگەر خوای تەعالا پلەپایەکی پێدای، چەند خۆشە دەرس لەوانەی پێشووی خۆت وەربگری. ئیتر پلەپایەکە لە پلەپایەکی بچووک ئەڵێم خۆشەویستەکان، تۆ مۆزەفێکی لە دایرەیەکە کرایتەتە مەسئولی دایرەکە، تۆ مدیر ناحەیەکی کرایتەتە مدیر ناحەیەک، قایم قامێکی بەسەرەوە هەتا گاتە مەلیک و پاشای وڵاتێ. ئەقەینا ئاخر پاشا گیان هەر ئاوا پرسیار بکە لە خۆت، یعنی بڵێ باشە من ئەگەر ئەم پلەپایە بۆ کەسێ بمایە ئەگەیشتە دەستی من، ئەیدە من ئەتر ئەم پلەپایە کە خوا داوێتێ من بۆ چاکە و بۆ عەدالەت بەکاری نێنم، بۆچی بە شێوەیەک بەکاری نێنم هەموو عالەم بڵێ دەک ڕەحمەت لە باوک و دایکی، ڕەحمەت لە خۆی. ئەم پلەپایە نەیخەڵەتان، ئەم پارە و پولە نەیخەڵەتان، توانی حەقی خوا و حەقی عەبدەکانی خواش بدا. بەڵام ئەگەر دەرس وەرنەگری لە پێشوەکانی خۆت، واللهی ئەبێتە مایی لەعنەت، واللهی خەڵک نەفرەتت لێەکە. زانایانمان وتویانە چۆن ئینسان خۆی بپارێزێ لە چروکی، یعنی بەرامبەر ئەو ئاەتە لە خۆیان تەطبیقە، ومن یوق شح نفسه فأولئك هم المفلحون. ئەزهەری ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ هەر کەسێ ئەگەر زەکاتی ماڵەکەی بدا، هەر کەسێ ئەگەر حەقی ماڵەکەی بدا، حەقی دایک و باوک، حەقی برا و خوشک، حەقی خزم و کەس و کار، حەقی دراوسێ، حەقی ئەملا ئەولاکەی، ئەوەی کە ئەم ئەیان ناسێ و توانای هەیە حەقیان بدا، ئەگەر حەقی ئەوە بدا و پارە و پولەکەی کە دەسێکێ لە ڕێگای حەڵاڵ و دەریکا، ئەوە بەری ئەو ئاەتە ئەکەفێ، بالفعل بەری ئەوە ئەکەوێت کە خوای تەعالا فەرمێ ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. بەڕاستی ئەو کەسە ئیباتەوە. خۆشەویستەکانم هەندێک دیاردە هەیە کە بەڵگەیە لەسەرەوەی کەوا ئەو کەسە هێشتا نەیتوانیوە دڵی خۆی لە شح بپارێزێ، پاک کاتەوە. یەکەمیان نەفەقە نەکردن بۆ خێزان و ماڵ و مناڵ. تۆ هەر یەکێ مەسئولی ماڵەکەی خۆیەتی، لای کەمەکەی هەر یەکێ لە ئێمە مەسئولی ماڵەکەی خۆمانین، خێزانەکەت، هاوسەرەکەت، هەروەها مناڵەکانت. ئەگەر بەڕێک و پێکی مەسروفیان نەکەی و هەت بێ، طبعا ئێمە باسی ئەو کەساکەین کە هەیبێت، چونکە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله. أفرمي با إنسان نفقه بكا وخرجي ومصروف في مال ومنالي خوي بكا وريكو بيكي هر كسيكيش نيتي وبي توانا شريعت نالي تو نتبي برو قرز بكا برو دزي بكا برو نعوذ بالله نانا
بەپێی توانا کە هەتە طبعا خۆتە زانی سەیمە ناتوانین لێر هەر کەسێکا درۆ بکەی ناتوانین لێ نەفسی خۆتا درۆ بکەی ئەگەر هەتە و بە جوانی توانوێتت نەفەقەیان بکەیت و نێلی احتیاج ببن ئەوە معنای وایە تۆ هەنگاوێکی باشت ناوە لە مەسئلەی ئەوەیە کە خۆت بپارێزی لە شوح بەڵام هەندێک لە مسلمانان هەیە تا ئێستا خۆشەویستەکانم تا ئێستا هەشیانە واللهی نمونەی وامان هەیە ئەڵێ کابرا هەیبوو ئەمەندە ڕەزیلی و چروکی بەرامبەر ماڵ و مناڵ خۆیە کرد حتا پارەکەی ئەشاردەوە لە ماڵدا داینە ئەنا ئەیشاردەوە لەوە دووە کە مرد کەس نەیزانی پارەکەی لەکوێیە دەوڵەمەند بوو مرد ئیسەش کەس نەیزانی ئێسەش کەس نەیزانی پارەکەی لەکوێ شاردەوە لای کێ دایناوە لەوانەیە لای کەسێک داینابێ و توێتی ئەگەر من مردم تەسلیمی ماڵ و مناڵمی بکە بەس کە مردیش تازە کابرا تەسلیمی ناکازارە کەس نازانێت جا بەڕاستی نەگبەتیە تۆ ماڵ و مناڵەکەت احتیاج بن و تۆ نەفەقەی هەشت بێت و نەفەقەیان نەکەی وەکو پێویست ئەوە کارەساتە یا جاری وا هەیە باوکو دایکت زۆر پێویستیان پێیەتی آخر معقول نییە دایک و باوکت پێویستیان پێبێ تۆ نەڕۆیتە دەمیانەوە معقول نییە مناڵەکانت پێویستیان پێبێ یعنی باش نیشی هێنابێ با شوشی کردبێ آخر خەڵکێ باوکی زۆر دەوڵەمەنە بەس خۆی لێی کەوتووە ئیتر کچ بێیان کوڕ بێ لێی کەوتووە آخر معقول نییە ئەمە کەی ڕاستە ئێمە بەرامبەر بە کچ و کوڕەکانمان وابین ئەمە نەگبەتیە بەڕاستی خۆشەویستەکانم هەروەها منعکردنی سەدەقە و خێر لە کەسوکار و خزمەکانن یعنی تۆ ئەگەر خزمەکانی خۆت ئیسفادەت لێ نەکەن توخوا ئەو پارە بۆچی باشە واللهی بۆ باشە ئاگری پێوە بنەی گشتی بسوێنی آخر پارە بۆ باشە تۆ خزمەتی کەسوکارەکەی خۆتی پێ بکەی لەوانەیە ئیسە تو بڵێ آخر دەی باب ئەوان خراپن ئەوان باش نین قینیان لە منە حەز لە من ناکەن والله نیوەی حەزەکە نیوەی قین و بغزەکەی ئەوەیە کە تۆ زەکات و سەرفترەکان پێ نادەی تۆ هاتە و یارمەتیان نادەی یەکاکە من خزمێکم هەی بێ ئامۆزان بێ کەسم بێ هەی بێ زەکاتەکەی بە من نەدا یارمەتیم نەدا لە کاتی احتیاجیە ئەو هەیەتی و من نیمە ئەی وەڵا قینی لێ هەڵەگرم ئەی چۆن ئەی خۆ ناڕۆم دەستی ماچکەم ئەیوان نییە هەمومان واین خزمێک باشە کە بە دەمی کەسوکاری خۆیەوە بێ ئیتر گلەیی مەکە ئەگەر قینت لێ هەڵگرن والله ئەگەر هەرچەنە قینیان لێت بێشتان کەمە چونکە تۆ باش نیت تۆ پیاوێکی خراپی بەڵام تۆ بە دەمیانەوە بزانم دەست بۆ ڕاناگرن ئەگەر بە دەمیانەوە بی ئەگەر کاکە ئیتر پارە بۆچی باشە کە تۆ پیاوەتی پێوە نەکەی ئەگەر تو چاکەی پێوە نەکەی واللهی هیچ قیمەتێکی نییە ئەو پارە و پولە هەروەها خۆشەویستەکانم حەقی خوا بۆ نمونە هەنێک کەسێ پارەی هەیە زەکاتەکەی لێ نادا تۆ ئەگەر ئەوانە نەکەی بە تەئکید لە لای خوا مەبغوزی و بەری ئەوە ئەکەوی کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ پارەی هەبێ زەکاتەکەی لێ نەدا لە ڕۆژی قیامەتە هەندێک لە زانایان ئەفەرمن لە ناو قەبرەکەیە ئەژدیهایەکی لێ پیا ئەبێ نایە لێ ئەو کەسە شایەتمان بێنێ هەر جارێ نەجارێ ئەداتە زوانیەوە یعنی بە دەور ملیاردێ و تەوقێکا و هەر جارێ نەزار ئەزاتە زوانیەوە پێ ئەڵێ من پارەکەتم من ئەو پارەتم کە لە دنیایە حەقی خوات لێ نەئەدا حەقی کەسوکارت لێ نەئەدا جا خوای تەعالاش لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سورەت ئالی عیمران ئاەتی 180 ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة يعني بالراسية بيتا طوقيك لمليانا أو بارو بولك لدنيا تو ماش تكرت هل تكرت لبن مال هل تكرت حقي إخوة وحقي خلقت لنا أدا والله أبي بغضب قردنت آليلة قردنت نفقا نكردن لبيناي إخوة ڕێگای خوا پێویستی بە ئینفاقە جاری وهەیە تۆ نایکە مزگەوتێک پێویستی بە خێر و سەدەقەیە پێویستی بەوە هەیە مەسەلەن ئیشێکی زەڕور سەیرەکەی تۆ خێر ناکەی بۆ مزگەوت یا خێر ناکەی بۆ ڕێکخراوێکی قورئان یا خێر ناکەی بۆ هەر ڕێگایەکی خوا ئەی بەڕاستی تر ئەو پارە و پولە هیچ قیمەتێکی نییە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ها ئەنتم هؤلاء تدعون لتنفقوا في سبيل الله فمنكم من يبخل داواتان لي اكري خير بكن لبيناي خويا هانيكتان دسكرنو ومن يبخل هر كسيك الرزيلي بكا لبخشين لبيناي خويا فانما يبخل عن نفسه والله الغني وانتم الفقراء هر كسي الرزيلي وشروكي بكا داواي لي بكن لبيناي خويا اشتي بدا نيدا شروكي بكا والله او كسا زرر لخوي ادا خوا دولة منو تو فقيري
بەخێرکردن تۆ فەقیری تۆ پێویست بەوە هەیە خێر بکەیت تا خوات لێ ڕازی بێ خوا دەوڵەمەندە پێویستی بە تۆ نییە بەس ئەمە بۆ تۆ بۆ خۆت باشە یا ڕەبی خوای بخاتن ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ایمان بخەیتە دڵەکانمانەوە دامەزرامان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون خۆشەویستەکانم لە گرنگترین هۆکارەکانی ڕەزیلی و پیسکەیی کە لەناو دڵا دروسە بێ خۆشەویستی دنیا و بیر نەکردنەوە لە مردن خوای تعالی ئەفەرمێ كلا بل تحبون العاجل وتذرون الآخرة ئەفەرمێ نەخێر ئێوە باوشتان کردێتە دنیا عاجلە دنیایە شتە عاجلەکانەوەی ئازوو دێت وتذرون الآخرة قیامەتتان نەبیر کردووە والله هەر کەسێ وا بێ قوڕەکرێتە سەریە هۆکارێکی تر لە هۆکارانەی کە خەڵ ڕەزیلی و پیسکەیی ئەکا يشتا يقيني نية كقيامت هي يقيني نية خوای تعالى أفرمي أجر يقدر هم ببخشي من يكبدا يعني يكبا حوصت وبقرا زياتريش خوای تعالى ببينية باكيتك باداش تداتو هر لدنيا خوابوتي تعويزك ولا قيامتشا أجر باداش تك زور قوري أجر تودل نيابة بي بقرآن وبحديثي في غمري خواه صلى الله عليه وسلم أو كاتا هولا دي زورتر ببخشي زۆرتر بکەیت تاوەکو لە دنیاە خوای تعالی بەرەکەتی تێ بخە ماڵم سەروەت و سامانت و لە قیامەتیشا خوای تعالی بۆتی توێشوو بکە ئامادەی بکە بۆت زادێک بێ بۆ قیامەتت بەس دیارە تۆ ئیمانت زەعیفە دیارە پێویستە ئیمانی خۆت بەقەوەتکەیت و دەستێ بێنیتە خۆتە خاڵێکی تر ئەوەیە کە خەڵکانێکن معجبن بە نەفسی خۆیان وەقینیان لە خەڵکە سبحان الله ئەوەیە لە ئەوڵە باسم کرد نابەخشێ لەبەرەوەی ئەڵێ ئەم خەڵکە مستحق نییە أو خلقك كي مستحقة شاكي بوبكي كي مستحقة يارمتي بدي كيف يكاكي جان حتى مستحقي وانا زاني بودو في اللسات خواتوي خوش قرك او عالمكيني لو عالمية والله اودو في اللسات خوا امتحاني توي بيكردوا لو اتش خواي تعالى لخوش يسيا نيدا بيتتو بو تعقي كردنوية بو اوي لقيامتها هج عزريا كردنم يعني خوا او باريدا تتوب زانم آياتو چي بيكي خوا تعقي تكاتوا دڵت خۆش نەبێ یەکسەر لە خۆت بای ببیت و سێنگی لێ دەرپەڕێنی وابزانی تۆ فرە مهمی تۆ چیت تۆ چیت خوا بێوێ لەو خەڵکە فەقیرە فەقیرتر تەکا ئەو لە خۆشانەی کە تۆ یارمەتیان نادەی خوا بێوێت زەلیل تەکات لەوان خراپترت پێکە بۆیە حەقی خوا بدە و لە خۆت بایی مەوە جاری وا هەیە خۆشەویستەکانم لە کۆتاییە جاري وهي أو جوي كتيا دروس أبي يعني من ناو مجتمعك وكومالجايك الرزيل وشروك وبيسكا دروس أبي يكتر بأخوي تأثير التياكا هاي الناو كومالجاك ده سيجردوتو ده بخشين دنيا يكتر بأخوي توشوك أوان درجي من روجي كان لما وانا لمزجوتي نيوجم مزجوتك لناو جرجي بازار راي أو مزجوتات شنك هذا الشيء أنا بيوسي دائما بقاو هي هيك نبي برادي كتابة أو بوي خلق بيوسي بيتي لبي سبحان الله أما مصائب بشر ميكوي مسلمان خيرتان أجر كسيك يعني كسيك برادي بيني بو مزجوتك بخوا بيوسي بيتي مزجوتك وأمانة مش يعني صار عجائب ما أريوتم لاي إما دواب إما دواء إسعافك ما انكر كان دفتر ما شاء الله هفتيكي بينا شوهات أري باش عالم عوان رزيلة الليلة والله مش شرمك إنها مصاباسيك كرة عيبة براد شيء براد من هم بيه براد آخر براد كي تشتكك أصلا يعني لازم برا جاري إنسان أراد تشهد يشون والله الله يعني ما شاء الله لخلق لا يخومان والله جي سربرزية أم مجتمعي ما أقل خلق تيايا كتشن يبقشين دوين أقل كساني كبن لمجتمع الرزيل بن والله حقا نفرتيان ليبكي ما شاء الله عالم حموي بخشين ده خلقاني كبن لنا أما اللي تشب يقيشت بيتون يشتان آوادس نقاون والله جي أوي نفرتيان ليبكي بلام لو شنو اگر يك بيبقى ولا انا حقي ناقر مگر يعني بو برادك لو شنو والله لوانيه اگر باركو بكريتو او شنو لقرميانا بي لنا بازاري قرميانا بي ضلنيام نك براد لوانيه حر لو كاتا 15 مليون دينار كوب كرياتو حر لو نيوجا او انا خلق ما شاء الله ليله بخشين دي ولا يشتري يمكن خلق شركه بداخل مع الاسف